خۆشەویستان، پاش کۆچکردنی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم لە مەککەوە بۆ مەدینە ئیتر مەجال نەدرا لەلایەن کافرەکانەوە کەوا حەج بکە، تا وەکو خوای تەعالا لە ساڵی هەشتی کۆچی مەککەی ئازاد کردووە، فەتح کرا و مسلمانان بوون بە خاوەنی مەککە. لە پاشەوە ساڵی دوای ئەوەش پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم حەجی نەکرد. ساڵی دەی کۆچی رسول الله صلی الله عليه وسلم بڕیاری حەجی دا و خۆی سەرپەرشتی حەجی مسلمانانی کرد و زیاد لە 100,000 کەس لەو سەردەمە لەگەڵ پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم حەجیان ئەنجام دا. ئەو حەجە خۆشەویستەکانم حەجی ئەوەڵ و ئاخری پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم پاش کۆچکردنی، چونکە لە پاش ئەو حەجە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وفاتەکە، بۆیە ئەو حەجە ناونرا بە حەجی ماڵ ئاوایی، یعنی رسول الله صلی الله عليه وسلم ماڵ ئاوایی لە مسلمانان کرد، خواحافیزی لێیان کرد، قسەکانی وا دەرئەکەوت، فەرمووی مسلمانان باش گوێم بۆ بگرن، نەسیحەتتانەکەم، ئامۆژگاریتانەکەم لەوانەیە ئیتر من دوای ئەمە ئیتر نەتان بینمەوە، یعنی ساڵێکی تر نەتان بینمەوە. ئەو حەجە لە ساڵی دەی کۆچی بوو کە بە ئەم ساڵانەی کە ئێمە کاری پێ ئەەکەین کە ناومان ناوە ساڵی میلادی، ئەکات ساڵی 632. لەو حەجەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چەند وتارێکی بۆ مسلمانان دا، وتارێکی گرنگ. یەکێکیان ئەوە بوو لە عەرەفات دای، و ئەو وتارانە بە خوتبەی حەجەت الوداع مەشهورە. لەو وتارانە رسول الله صلی الله عليه وسلم ئاماژە بە چەند خاڵێکی گرنگ ئەکا کە پێ ئەوترێ مەبادئی ئەساسی، وەکو وەسیەتێکی کۆتایی رسول الله صلی الله عليه وسلم و پەیامەکەی بۆ مسلمانان. یەکێک لەو وەسیەتانە، طبعا چەند خاڵێکی باسەکەم بە کورتی بۆ بەڕێستان تاوەکو بزانن مەبادئە ئەساسیەکانی ئیسلام لەسەر چیدا مەزراوە و کۆتا وەسیەتەکانی رسول الله بۆ ئێمەی مسلمان چی بووە. یەکێکیان باسی حرامبوونی خوێنی مسلمان و ماڵی مسلمان و شەرەف و ناموسی مسلمانەکە لەسەر یەکتری. رسول الله أفرمي إن دماءكم وأموالكم وأعراضكم حرام عليكم كحرمة يومكم هذا في شهركم هذا في بلدكم هذا. مسلمانان خوێنتان يعني یەکترین کوشتن، پارەتان بە ناحەق خواردن، شەرەف و ناموستان بەڕێگای حرام، ئەمانە هەموو هی یەکتری لەسەر یەکتری حرامە، ئاگاتان لێی بێ. ئەمە ئەساسی ئەم ئیسلامەیە. ئەبێ مسلمانان زۆر پابەندی بن، خوێنی یەکتری نەڕێژن بە ناحەق، ماڵی یەکتری نەخۆن بە فرت و فێڵ و بە ناحەق، شەرەف و ناموسی یەکتری هەتک نەکەن. بۆیە رسول الله صلی الله عليه وسلم زۆر جەختی کردەوە و فەرمووی ئەوەندە حرامە وەکو چۆن ئەم ڕۆژە کە ڕۆژی عەرەفاتە و ڕۆژی حرامە، ئەم مانگە کە مانگی حرامە، ئەم وڵاتەیش کە بەلەد الحرامە وەکو ئەمە حرامە لەسەر یەک. بۆیە ئاگاتان لێ بێ، خوێنی یەکتری مەڕێژن، ماڵی یەکتری مەخۆن، ناموسی یەکتری هەتک مەکەن. نصيحتي تر رسول الله صلى الله عليه وسلم ئەوە بوو کە پێغەمبەری خوا هەموو شتەکانی جاهلیەت و نەفامی هەمووی هەڵوەشاندەوە. یەکێک لەوانە ڕیبا، ئەو معاملە ناشەرعیەی کەوا کابرا پارەکەی بە قەرز ئەدا بە کەسێک، دوایی ئەگەر کابرا نەیتوانایە بیدایەتەوە بەردەوام لەسەری زیادیە کرد. ملیۆنێکی بۆ نمونە تۆ ملیۆنێ بەی بە کەسێک بۆ ماوەی ساڵێ بە قەرز، دوایی کە کابرا نەیبێ بیداتەوە لە کاتی خۆیان و لە کاتی هاتنی دانەوەکەیە،
بڵێ ئەوە من کردم بە ملیۆنێک و 200 ئەوە کردم بە ملیۆن و 400 ئیتر بەرە بەرزایە کرد لەسەری و کابرا ئەکەوتە ناو قەرز و قۆڵێکی زۆرەوە و ئەمە پێی ئەوترێ ڕیبا یەکێکە لە گەورەترین حرامەکان استغلالی فەقیر و هەژارەکان بۆیە خوای تەعالا لە قورئانی پیرۆزە فەرمێ فأذنوا بحرب من الله ورسوله دووشت خوای تەعالا جەنگی بەرپا کردێ دەرحەقی دووشت یەکێکیان لە قورئانە ئەوی تریان لە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم یەکێکیان ریبایە کە خوای تەعالا بە نەسی قورئان حرامی کردووە و ئیعلانی حربی دەرحەق بە ئەو کەسانە کردووە کە ئیستغلالی فەقیر و هەژارەکانەکەن ماڵ و سامانیان داگیر ئەکەن بەڵکو ئەیان کەن بە کۆیلەی خۆیان یەکێکی تریش لەوانە کە لە حەدیثا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ خوا ئەجەنگێ لەگەڵ یا ئەوەیە ئەو کەسانن کە ئازاری پیاوچاکان ئەدەن ئازاری ئیماندارەکان ئەدەن حتى يكم ربا فرموي يكم ربا كأي 5 جير بيم يعني في غمر خاص الله سماي فرموي أي 5 جير بيم ربا عباسي مامم يعني لا يكم كس لخوم هانو دس بيكين وكو بنا مالا بو أويتر كس هيك نوع هروها يكي كتر لو شتاني كبي غمر خاص صلى الله عليه وسلم بوشلي كردا وهي جاهليات بو أو خنو شر شراني كلا بيني أنا بو أما يلحق مالات أو يلحق أم لا أو يكشت أو لا أو يكشت أم لا أو حتى يتر كوتاين أهاد شر وهبو لسر حشتري دروس أبو كلب حشتري كابرا شونا وخلي كابرا يا مرة كي شونا وخلكي أهات مرة كي مثلا درك ديان أي كشت يا شتيك أو أهات أو يكشت دوا أو أنا هات أم أنا كشت أم أنا هات أم أنا كشت شر وهبو صد أنا صال لبين دو 10 أبو أم لا أو يكشت أو لا أو يكشت في غمري خاص الله سن فرمي يتر تواو أو كوتايها ئیتر تەواو ئەوە کۆتایی هاتووەیە کەم خوێنێکیش کە ئیتر کۆتایی هاتوو ئێمە داوای ناکەن خوێنی بنەماڵەکەی خۆمانە لە عەشرەتەکەی خۆیەوە دەستی پێ کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر گرنگە بەڕێزان تۆ لە خودی خۆ دەست پێ بکەی رسول الله صلی الله عليه وسلم زۆربەی شتەکانی وا بووە ڕۆژێکیان باسی مەسئلەی جێبەجێکردنی حدودی شەرعی هات کە یەکێک دزی بکات دەستی ببڕێتەوە یەکێکیان ئافرەتێک دزی کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بڕیاری دا دەستی ببڕێتەوە بنەماڵەکەی طبعا و خەڵکی تر و هەموو قوڕەیش واستەیان کرد لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی ئەو ئافرەتە نەبڕێتەوە چونکە ئەوە ئافرەتێکی ناودارە و بنەماڵەی فڵانە کەسە و عەیبە و ناخۆشە و ئەمانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر تووڕە بوو چووە سەر مینبەر فەرمووی مسڵمانان قەومەکانی پێشی ئێوە بۆیە تیا ئەچوون قەومەکانی پێش ئێوە ئەم قسە وەرگرن بەڕێزان خۆزگا ئەم قسە هەموو عالەم گوێی لێ ئەبێ خۆزگایە ئەم قسە هەموو ئەو خەڵکەی کە ئەمڕۆ خۆیانیان کردێتە عنتەر بەسەر خەڵکەوە گوێیان لێ ئەبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی خەڵکینە قەومەکانی پێش ئێوە بۆیە تیاچوون چونکە ئەگەر فەقیر و هەژارەکانیان دزیان بکردایە یان خراپەیەکیان بکردایە لەسەریان جێبەجێیان نەکرد حەدیان لەسەر جێبەجێ کرد فەقیر بوو کەسی نەبوو بەڵام ئەگەر گەورەکان دەوڵەمەندەکان کاربەدەستەکان بنەماڵە گەورەکان ئەگەر دزی بکەن خراپە بکەن ئەوە نابێت کەس دەستکاریان بکات چونکە ئەوانە گیان بۆیە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم فەرمووی والله سوێنی خوارد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو زاتەی کە نەفسی منی بەدەستە ئەگەر فاتیمەی کچی من ئاسێکن ئەخر ئەم قسە زۆر مهمە ئەگەر فاتیمەی کچم دزی بکە دەستێ بڕمەوە ئیتر با کەس نەهێ بۆ لام کەس واستە نەکە ئیتر کۆتایی پێ هات عینەن ئەمڕۆی لای خۆمان بالضبط یعنی کابرا لەسەر حەفاظەیەک دەبەرەوەی مناڵەکەی شیر و حەفاظەی نیە ئەڕوا فەقیرە ڕووە کاتە ئینێک مەجبور شتێکەکە یعنی بۆ ئەوەی ناچارە مناڵ ئەمە نازانی بڵێ من پارەم نییە بڵێ من موچانە هاتووە بڵێ چی مەجبور پابرا پەنا ئەباتە بەر دزی ئەوە لەسەری تەطبیقەکرێ و هەموو شتەکانی لەسەر جێبەجێکرێ بەڵام ئەو کەسەی کە سامانوی ئەم وڵاتە هەر هەمووی ئەبا کەس نازانێ چۆن ئەیبا و بۆ کوێ ئەڕوا و هەر کەسیش ناڵێت ئەسڵەن یعنی هیچ کەس بۆی نییە ئەسڵەن محاسبەی بکە کەس بۆی نییە ئەسڵەن باسی بکە ئەسڵەن باسی بکە ئیتر چۆن تیا ناچێ بەخوا تیا ئەچێ دڵنیا بن تیا ئەچێ
دڵنیابن تیا ئەچێ هەتی زوڵم لە قوێتی ئابڕێتەوە ئەوە 100% بزانن. یەکێکی تر لەو مافانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کرد فەرمووی اتقوا الله في النساء، باسی مافی ئافرەتانی کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر پیاوان، باسی حەق و مافی ئافرەتان و واجباتەکانی سەرشانیان لەسەر پیاوان پێویستە ڕێز لە ژنەکانیان بگرن و بە مرۆڤیان بزانن و ئەبێ حەق و مافەکانیان جێبەجێ بکەن، نابێت بە کۆی لەیان بزانن، نابێ بیان خەنە ژێر پێیان. لەو لایشەوە ئافرەتان ئەبێ ڕێز لە پیاوەکانیان بگرن، ئەبێ مافەکانیان جێبەجێ بکەن، ئەبێ ژندارێتی بۆ مێردەکانیان بکەن، ژنایەتیان بۆ بکەن، نەک ببنە ئاغا و کوێخا بەسەر مێردەکانیانەوە. هەردوو تەرەفەکە غەڵەتە. ئەمەی کە پیاوان حەساب بۆ ئافرەتان نەکەن، جاری وا هەیە پیاوی وامانەیە ئەڵێ ئافرەت چی؟ ئافرەت و پێڵاوەکان. بەڵام لەو لاشۆ ئافرەتی وا هەیە بۆتە ئاغا بەسەر مێردەکەیەوە و بە هیچ شێوەیەک مێردەکەی بۆی نییە بەم لایە و بەو لایە تەفەجومێ بکە، بۆی نییە یارمەتی ماڵی دایک و براکانی بە خوشکەکانی بە، بۆی نییە ئەسڵەن بەبێ ئیزنی جەنابی ئاغا بۆی نییە ئەسڵەن سەردانیشیان بکە. دایکێک کە 9 مانگ بەس بەسکی ئەم مناڵەی هەڵگردووە، ئەم کوڕەی هەڵگرتووە، دوای ئەوە پەروەردەیان کردو خۆی و باوکی پەروەردەیان کردو حتا کردویانتە کوڕ و توانیانە ژنیشی بۆ بێن بە 1000 ناڕەحەتی، ئێستا و ئەوێتە خاوەنی ئەمەش خەتەرە بەڕاستی. یەکێکی تر لەو شتانە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەکیدی لەسەر کردو خۆشەویستەکانم دەستگرتنە بە قورئان و سنەت. پێغەمبەری خوا ئەفەرمێت تەرەکت فیکم ما لن تضلوا بعده أبدا إن اعتصمتم به كتاب الله. فرمووی شتێکم لە ناوە بەجێ ڵاون ئەگەر دەستی پێوە بگرن قەت گومڕاناون، ئەگەر دەستی پێوە بگرن بیخوێننەوە لە معناکانی تێ بگەین و عملی پێ بکەن قەت گومڕاناون، قەت گومڕاناون. بەس کە لێی پشتان تێ هەڵکرد و لێی تێ نەگەیشتن یان وەکو لێی تێگەیشتن بەڵام عملتان پێی نەکرد، کەوا بوو ئیتر هیچ. ئەویش قورئانی پیرۆزە، کتابی خوایە. یەکێکی تر لەو مەبدەئە گرنگانە بنەما سەرەکیە گرنگانەی ئیسلام، پێغەمبەری خوا فەرمووی یا ئەیها الناس ئەلا ئین ربکم واحد، پەروەردگارتان یەکە و ئەباکم واحد، باوکتان یەکە. ئەلا لا فضل لعربي على أعجمي ولا لأعجمي على عربي ولا لأحمر على أسود ولا أسود على أحمر إلا بالتقوى. هیچ کەسێک فەزڵی نییە بەسەر کەسی ترا ئیلا بە تەقوا نەبێ. ئێوە باوکتان یەکێکە، دینتان یەک دینە، پەروەردگارتان یەک پەروەردگارە. هیچ عەرەبێک فەزڵی نییە بەسەر خەڵکی ترا، خەڵکی تریش هیچ فەزڵی نییە بەسەر عەرەبا. ڕەش فەزڵی نییە بەسەر سوور و سپیە، سوور و سپی فەزڵی نییە بەسەر ڕەشا. ئەوەی کە مرۆڤەکان فازڵ ئەکا و جێیان نەکات و لەوانی تر تەنها تەقوایە. بە تەقوا جاری وا هەبووە خەڵکانێک ئەهلی تەقوا بوون ئەسڵەن کۆیلە بوون، یعنی کۆیلە بوون بەڵام ئەوانە لە خەڵکی تر گەورەترن. یەکێکی تر لەو شتانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەکیدی لەسەرەکە ئەوەیە کە ئەمانەت لە جێی خۆیان دابنرێت، خیانەت لە ئەمانەت نەکرێت. ئەتر هەر لە ئەمانەت ئەوەی کە خەڵقی داتەلات، هەر لە ئەمانەتی ژن و مێردایەتی، هەر لە ئەمانەتی باوکایەتی و دایکایەتی، هەر لە ئەمانەتی بەرپرسیارەتیە کە هەیتە لە دائیرەیەکە، حتا ئەگاتە کەسی یەکەمی وڵات، ئەو کەسەیە کە ئەمانەتی ئەم وڵاتە خراوەتە ژێر دەستی ئەو، ئەبێ کاروباریان بۆ ئاسان بکە، ئەبێ قوتیان بۆ پەیدا بکە، ئەبێ هەموو ڕێگایەک بگرێتە بەر بۆ ئەوەی ئەو خەڵکە بژێن بە خۆشی بە بەختەوەری، ئەبێ ژیانێکی خۆش و بەختەوەریان بۆ دابین بکە. عینەن وەکو تۆ چۆن باوک واجبە لەسەر شانت بۆ مناڵەکانت چۆن بێ کاربەدەستی وڵاتشە بێ ئاوا بێ. ئەگەر ئاوا بوو باوکایەتێکی باشی کردو، ئەگەر وانە بوو باوکایەتێکی خراپی کردێ، ئەگەر پێی کرا ئەبێ بیکە، ئەگەر پێیشی نەکرا بڵێ کاکە پێم ناکرێ، جێ بێڵێ بۆ کەسێکی تر با پێی بکرێ. ئاوا باوکایەتی ئەکرێ، ئاوا فەرمانبەرەتی ئەکرێ، ئاوا ڕئیسی و کاربەدەستی ئەکرێ. یەکێکی تر لە وەسیەتانە کە پێغەمبەر کردی صلی الله عليه وسلم وەسیەتکردن بوو بەوەی پارێزگاری لە نوێژەکانمان بکەین،
نابێت هەوڵ بدەین بیان و بدۆزینەوە بۆ نوێژەکانمان، پارێزگاری لێ بکەین بە جوانی، وە جوانی نوێژەکانمان بکەین، وە جوانی زەکاتی ماڵەکانمان بدەین، بە جوانی ڕۆژوەکانمان ئەنجام بدەین. حەجی ماڵی خوا ئەگەر بۆمان کراوە نسیبمان خوای تەعالا ئاسانی کرد بە جوانی ئەنجامی بدەین و کەم تەرخەمی نەکەین. من کە هەیمە ئیمکانیاتم هەیە ڕێگام بۆ ئاسان کراوە ئەتوانم هەوڵ بدەم ئەگەر نەیکەم گوناحبارم. یەکێکی تر لەو شتانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جەختی لەسەر کرد و زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە ئینسان گوێڕایەڵی کاربەدەستان ببێ ئەگەر ئەو کاربەدەستانە بە شریعەتی خوا و بە دینی خوا و بە پەیامی خوا حکم بکەن، زوڵم نەکەن، تەعدا نەکەن. پێویستە لەسەر ئێمە گوێڕایەڵیان ببین و نابێ لە فەرمانیان دەرچین مەگەر لە شتێکا کە معسیەتی خوا بکەن، مەگەر لە شتێکا کە خوا پەنامان بدات کوفر بێ. ئەگینا ئەبێ ئێمە ملکەتیان ببین و فەرمانەکانیان جێبەجێ بکەین تا ئەوان لەسەر چاکە و لەسەر چاکەکاری بەردەوام بن. لە کۆتاییە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم فەرمووی مسلمانان ئەم قسانەتان بۆ ئەکەم ئەوەی کە لەیرە ئامادەیە بیگەێنێ بەوانەی کە ئامادە نین. لەوانەیە کەسێ لەیرە ئامادە نەبێت کە خەبەرەکەی پێبگات لەوە باشتر لی تێبگا کە لەیرە ئامادەیە. مسلمانان ئەوە من دینی خوام پێگەیاندن، پەیامی خوام پێگەیاندن، وەسیەت و نەسیحەت و ئامۆژگاریەکانی خوام پێگەیاندن. ئاوا سەیرێ کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا. هەر کەسێ بیوتایە بەڵێ پێغەمبەری خوا ئیشارەی بۆ کردیت خوایە شاید بە ئەوە من گەیاندم. ئەو ئەیوت بەڵێ پێغەمبەری خوا فەرموو خوایە شاید بە ئەوە من ئیتر پەیامی تۆم گەیاند. ئەوەی لەسەر شانی منە گەیاندم ئەمێنێتەوە لەسەر ئەو خەڵکەش کێ بزان جێبەجێیەکە. ئیتر هەر کەسێک و خۆی مەسئولە لە دنیا و لە قیامەتە، خۆی مەسئول و بەرپرسە.